دیسان بارزانی هەمووانی کۆکردەوە و نیشانیدا کورد لە دۆخە سەختەکانیشدا دەبێت پێکەوە بێت و ئاشتی بکاتە بنەمای کار و خەباتی بۆ ئایندا. ئەمی دارین هەمە پێکاتە کورد و یەت هەمە پێکاتی دی سووریا ئەوش بگەنە اتفاقێکی بینە خودگە حکومەت ئانوکە دیسا شێوەیەکی ئاشتیانە شێوەیەکی دیموکراتیانە ئەو مەشاکلێت کو هیچ چارەسەر کەن و بگەنە اتفاقێکی کو هەمە وێک ڕۆ بخوژیانێکە خۆش ببەنە سەر. دوو ڕۆژە لە دهۆ کۆڕبەندی مێپس با دەستپێشخەری سەرۆکوەزیران مەسرور بارزانی بەڕێوە دەچێت و بێجگە لە هەرێمی کوردستان و عێراق لە ڕۆژاوە و باکووری کوردستانیشەوە کەسایەتی و کارەکتەرە گرنگەکانی گۆڕەپانی سیاسی کورد تێیدا بەشدارن. بە جۆرەیەک باوەشی گەرمی مەسرور بارزانی و مەزلوم عەبدی کۆبوونەوەی سەرکردەکانی بەشە جیاوازەکانی کوردستان ستایشی عوسمان بایدەمیر بۆ مەسرور بارزانی و چەندین گوتە و دیمەنی دیکە ماوەی دوو ڕۆژە بوونەتە ترێندی سۆشیال میدیا. جنابێکێک مەسرور سەرۆکی هەرێما کوردستان سەرۆکی حکومەتە هەرێما کوردستان ئەش دل و جان سوپاسیا جەنابێ وە دکم ji بۆنا میوان حەزیاوە ji بۆنا ئەڤ دەرفەتە و سپاسیا زانینگه دکم و همو اکادمیسیانا و هر وها همو کس و کسایتی که بشتاری وی کنفرانسی بون کنفرانس هی دومه لی ماشالله کنفرانس گیشت آرمانجا خو. جیاواز لە بەشداری لایەنە جۆرە و جۆرە نێودەوڵەتیەکان و گەرمی گفتوگۆکانی کۆڕبەندەکە دیسان بابەتی پشتیوانی و پشتگیری سەرۆک بارزانی و سەرۆکوەزیران مەسرور بارزانی بووەتەوە بە ڕۆژەوی پرسەکان. سەرۆک وەزیرە هەرێمی کوردستانێکێک مەسرور سپاس دەکەم. دەستخۆشی لە ڕێکخەرانی دەکەم دەستخۆشی لە کاک مەسرور دەکەم بەڕاستی لەگەڵ هەموو ئەو ڕێکخەرانە کارێکی زۆر باشیان کرد. وەک هەمیشە کە بە هەموو شێوەیەک پشتیوانیان لە ڕۆژاوە و باکوور کردووە جارێکی دیکە باسی پشتیوانی و هاوکاریکردن و یەکڕێزی و تەبایی کوردستانە کە سەرۆک بارزانی و مەسرور بارزانی بەکردەوە نیشانیان داوە هەمیشە و تەنانەت لە سەختترین دۆخەکانیشدا دۆزی کورد لە بەشەکانی دیکەی کوردستانیش ئەولەویەتی کار و بەرنامەیانە. ڕاستیەکە ئەوەیە لەم سەروبەندە ئاڵۆز و هەستیارە ئێستای ناوچەکەدا کە ڕۆژ نییە شەڕ بەرۆکی نێوماڵی کورد لەسەر جەم بەشەکانی کوردستان نەگرێت لەم دۆخەدا کە ڕۆژاوە و باکووری کوردستان لە چەقی ململانێ سیاسیە نوێیەکاندان و هەرێمی کوردستانیش کەم کێشە و سەرێشەی سیاسی و یاسایی نییە سەرۆکوەزیران مەسرور بارزانی هەمووان کۆ دەکاتەوە و ئاشتی دەکاتە هەوێنی کار و بەردەوام بوونیان. ئێمە لە گەشەکردنداین کوردستان لە ڕێڕەوێکی دروستایە بەرەو پێشەوە هەنگاو دەنین و کەس ناتوانێت بمان وەستێنێت.